ئەمە چەندین جارە کە بەشدار دەبم لەم جۆرەگرت بوونەوەنە ڕاستەوخۆ لەگەڵ هاوڵاتیانی خۆشەویست. ئێمە وەکو خەڵکی سلێمانی هەست دەکەین تۆسێ پەراوێز خراوین. بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان چییە بۆ ڕەخساندنی هەلی کار بۆ دەڤەرەکەی ئێمە؟ ئەم گەنجە کە ئەچێتە دەرەوە لەوێ حکوومەت ئیشی بۆ دابین دەکە یان خۆی بە دوای ئیشە ئەگەڕێت. بەخێراتی جەنابەت ناکەم لە بەرەو ئێرە ماڵی خۆتە. من هەمیشە خۆم بە خزمەتکار و بچووکی هەمووتان دەزانم. پرۆژەیەکە تەنیا لە خزمەتی هاوڵاتیدا من نازانم بۆ دژایەتی دەکەم. ئاومان خراپە وەڵڵاهی بۆ خواردنەوە ناشە. هاتی بۆ دەربەند ئەوەیە کرد لە خەڵاسی نەکرد. تۆ؟ وڵات جاگە بینوسیتەوە نەشنووس. ئەینووسم هەست. لە جۆری موزیکا چۆنیت؟ جەنابەت لێ ئەزانێت لە مۆسیقا؟ تۆ شەرگوێی لێ ئەگری دەوە وەک کۆیەکی مادەمە. فەرموون. ئەمە چەندین جارە کە بەشدار دەبم لەم جۆرەگرت بوونەوەنە لەگەڵ ڕاستەوخۆ لەگەڵ هاوڵاتیانی خۆشەویست گفتوگۆیەکی خۆمانە و ڕاستگویانە بکەین لەسەر کۆمەڵێک بابەتی کە گرنگن هەم بۆ هاوڵاتی هەم بۆ وڵاتەکەمان و بۆ پەیوەندی نێوان هاوڵاتی و حکوومەتیش. من بە نوێنەرەتی حکوومەت و وەکو شەخصی خۆشم لە خزمەتی ئێوەی بەڕێز خۆشەویستدەم بۆ ئەوەی زیاتر گوێ لە بچوونەکانی ئێوە بگرم، پرسیارەکانی ئێوە ئەگەر هەتانە وەڵامتان بدەمەوە و گفتوگویەکی زۆر ڕاشکاوانە و خۆمانە و دۆستانەمان هەبێتن. زۆر بەخێر بێن. بەخێراتی بەڕێستان دەکەم جەنابی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان. من شەریف ئەبوبەکر لە شارۆچکەی سەنگەسەر دەڤەری خەڵازێ. ئەو بابەتەی کە من دەمێ باس بکەم کۆچکردنی ڕێژەی گەنجانەکە بۆ دەرەوەی وڵات یاخود وڵاتە ئەوروپیەکان یاخود هاوشێوەکانی بە تایبەتی لە سنووری ڕاپەڕین یاخود دەڤەری قەڵازێ و ڕانیە کە ڕێژەیەکی زۆر گەنج ڕوو لە وڵاتانە دەکات بە هۆکاری ئەوەی کە نەبوونی فرسەتی ئیشکردن لە دەڤەرەکەمان گەنجەکان ڕوو لە وڵاتانەکەن سەرڕای بۆ منە ئاستەنگی ڕێگا قورسی ڕێگاکان ناتوان واش لەو شوێنە وڵاتانە کە ژیانێکی باش بۆ خۆیان فراهم بکەن. بۆیە دەمەوێت یعنی داوا لە بەڕێستانەکەم بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان چییە بۆ ڕەخساندنی هەلی کار بۆ دەڤەرەکەی ئێمە یاخود ناوچەکەی ئێمە؟ زۆر سپاس. بەڕاستی جێگەی داخە کە گەنجی ئێمە بیر لە کۆچکردن بکە. من دەمەوێت زۆر بە ڕاشکاوی لەسەر بابەتە قسەیە بکەم لەگەڵێەوە. جارێک ئەو گەنجەی کە کۆچ دەکا ئایا مەسرەف پارە و شتیوای پێویستە بۆ کۆچکردن یان نە؟ پارە دەدات یان نە؟ دەیدات. باڵە حتما. کەواتە با ئێمە بین خاڵ بە خاڵ تەماشا بکەین کە شتەکان واقعی و بابەتەکە چییە. پێش هەموو شتێک پێم وایە ئەو قاچاقچی و بازرگانە سیاسیانەی کە ژیانی هاوڵاتیانیان کردوتە کاڵا بۆ بەرژەوەندی شەخصی خۆیان ئەوانە تاوانباری یەکەم. دوایی گەنج ئەکەوێتە داوی ئەو کەسانە. ئەم گەنجە کە ئەچێتە دەرەوە گریمان ئەم هەموو مەترسیانەی کە هەیە هەمووی تێپەڕاندن و گەیشتە وڵاتێکی تر. لەوێ حکوومەت ئیشی بۆ دابین دەکە یان خۆی بە دوای ئیشە ئەگەڕێ؟ خۆی بە دوای ئیشە خۆی بە دوای ئیشە ئەگەڕێ. خۆی ئەچێک بە نزمترین ئیش کە ئیش هیچ عیبی تێدا نیە، بەڵام هەموو ئیشێک قبول دەکا لە دەرەوە بیکە. ئایا لێرە هەمان ئیش دەکا؟ نەخێر. لێرە نایکە. سەبەبەکە چییە؟ چونکە لێرە کەوتوتە بەر شاڵاوێکی پرۆپاگەندەی نەرێنی سیاسی بۆ ئەوەی بە گەنج بڵێ تۆ نابێ وڵاتەکەت خۆش بوێ، نابێ لێرە بمێنیتەوە، نابێ ئەوە ژیانێکیان بۆیان تەسەوەر کردووە کە و حەقیقەت نییە، وجودی بۆ نییە. لەم ڕێگەیە پارەیەکی زۆری لێسێنن، تووشی مەترسیەکەنەوە، زۆربیان ناگەن بە ئامانج، زۆریان لە نیوەی ڕێگە گیان لە دەست دەدەن، دوایی کە ئەچنە ئەوێش پەشیمانە بنەوە، یانیش ژیانێکی وایان تووشە بێ کە پەشیمانن لەوەی کە بۆ هاتن لەوە خۆزگە بگەڕەبانەوە. ئێستا ئەمە بەشێکە. بەشەکەی تری ئایا ئێمە لە هەرێم دەتوانین چی بکەین؟ هەموو هەوڵێکماندەوە بۆ ئەوەی گرنگی بە فرە چەشنکردن و هەمە جۆرکردنی ئابووری لە کوردستان بدەین بۆ ئەوەی تەنیا احتیمادی ئێمە لەسەر وزە و نەفت و نازانم گاز و ئەوانە نەبێ. گرنگیمان بە کشت و کاڵداوە،
گرنگیمان بە وژانەوەی گەشت و گوزاری داوە گرنگیمان بە پیشەسازی داوە بەڵام ئەمە بە شەوە ڕۆژێک ناکرێت بە شەوە ڕۆژێک ناکرێت خۆزگا بەرنامەیەکی ڕێکوپێک لە ساڵانی ڕابردوو هەمووی هەبووە بۆ ئەوەی ئێستا بەرهەمەکانی بمان بینیبانە بەڵام ئێستاش نەچووە بچی ئەوەی کە دەکرێت هەنگاوێکە ئێستاش دەبینین مەسەلەن ئێمە دەرگامان کردوێتەوە بۆ ئەوەی خەڵکانێک ئێستا جوتیارەکانی ئێمە زیاتر لە جاران ڕوویان لە کشت و کاڵ کردوێتەوە و ئەوەی بەرهەمەکانی خۆیان ساڵکەنەوە ژمارەیەک خەڵک هەیە کە بازرگانی دەکەن و هەوڵ دەدەن ئەم جۆرە ئەم ینی کۆمپانیان دروست کردووە حتا بۆ بابەتی پیشەسازی خوراک ئەمە خۆی دروستکردنی هەلی کارە هەندێکیان هەناردەی دەرەی دەکەن بازرگانی پێوە دەکەن ئەمە خۆی دروستکردنی هەلی کارە هەندێک خەڵکی پسپۆری دەوێت بۆ ڕاپەڕاندنی ئیش و کار و کارگەکان ئەندازیاری دەوێت ئەمە هەمووی دروستکردنی هەلی کارە خۆ هەلی کار شیعارێک نییە ئەم جۆرە هەنگاوانەیە کە هەلی کار دروست دەکەن هیوادارم ئەو گەنجانەی ئێمە چاو زیاتر لەوە بکەن کە خۆیان دەتوانن چی بکەن بۆ خۆیان چۆن کار بۆ خۆیان بدۆزنەوە حکوومەت دەتوانی ئاسانکاریان بۆ بکە بەڵام ئەبێ پێش هەموو شتێک خۆیان ڕەغبەتیان هەبێ لە وڵاتی خۆیان بمێنەوە لە وڵاتی خۆشیان ئیش بکەن لێت ناشارمەوە ئێمە بەدەیان هەزار کارگەری بیانی ئێستا لە کوردستان کار دەکا ئەگەر کار نەبی ئەی ئەوانە کاریان لەکوێ دۆزیوەتەوە ئەنی تکام وایە پێش هەموو کەسێک هاوڵاتی بیر لەوە بکاتەوە ئەم وڵاتەی خۆیەتی بە هیچ تاجرێک هیچ بازرگانێکی سیاسیش یاری بە چارەنووسی گەنجەکانمان نەکە خۆی بڕیاری خۆی بدە ئەگەر ویستی بۆ خوێندن بڕوا بۆ دەرەوە ویستی بۆ باشترکردنی بژێوی ژیانی خۆی بڕوا بۆ دەرەوە ئەمە شتێکی ئاساییە لە هەموو دنیاشتی وا ڕوودەدا بەڵام لە ناچاری باوەڕ بکە ئەوەی کە بۆ ناچاری بۆی دەڕوا لەوێ دەستی ناکەوێ کوردستان هەر باشترە هەر شیرینترە هەر زیاتریش دەتوانێت ئامێز بۆ گەنجی خۆی بکاتەوە بەرنامەمان هەیە بۆ یارمەتیدانی ئەو کەسانەی کە دەیانەوێ بزنسی نوێ بۆ خۆیان بکەن یعنی یارمەتی ئەو کەسە دەدەین کە بیاوێ یارمەتی خۆی بدە ئەبێ داهێنەر بێ ئەبێ بیرۆکەی هەبێ ئەبێ ڕەغبەتی هەبێ بیاوێ ئیش بکە حکوومەت بەرنامە هەیە بۆ ئەوەی بتوانێت یارمەتیان بدە ئێمە پرۆسەیەکی دوولایەنەیە باوەڕ بکە ئەگەر هاوڵاتی بیاوێ لەگەڵ حکوومەت پەیوەندیەکی تەندروست دروست بکە زۆر لەو کێشانە چارەسەردا بڕیار سابر ئیبراهیمم لە چوارقوڕنەوە من حقیقەتەن بە خێراتی جەنابت ناکەم لە بەرەو ئێرە ماڵی خۆتە و پێم وایە ئەگەر ئێرەش بە ماڵی خۆت بزانی و خزمەتی ئێرەش بکەی وەکو هەولێر و دهۆک ئەوە گەورەی خۆت دەسلمێنی و ئەو قسەی کە جەنابیشت کردت باوەڕ بە زۆنی سەوز و زەرد نییە ئەوە زیاتر پشڕاستی دەکاتەوە کە باوەڕت پێی نییە ئەو خاڵی یەکەم خاڵی دووەم سەید الناسی خادیمهم خزمەتکاری خەڵکی گەورەی خەڵکیە ئەمن وەکو خۆم لە بواری گشت و کاڵدا ئیش دەکەم پێشتر مامۆستا بووم وازم لە کەرتی حکوومەت هێنا هاتم بۆ خۆم لە کەرتی تایبەت ئیش بکەم گوتمان بزانین کەرتی تایبەت چۆنە و زۆر هاندە درێ و ئیشێکی باشە بەڵام ئێستا لە کەرتی تایبەتی ژەم وەکو خۆم باخم هەیە و مەشتەلم هەیە ڕاستیەکەی هیچ هاوکاریەک نابینم لەلایەن حکوومەتەوە کە هاوکاری من کرابێت یعنی بەسیترین شت ئەو بارێکە من دەینێرم بۆ هەولێرێ لە سەیتەرەکان دەڵێ حەفریکە یعنی ئەگەر حەفرینەکەی ئەوە لێ ناگەڕێ بڕۆی 10 ساعتیش لێوە ڕاوەستی کاکە خۆم تلیاکەم پێ نییە ینی هەنارم پێیە یان مەشتەلم پێ بۆ حەفریکەم هەموو ڕۆژێ هەموو دووبارە دەبمەوە لەو سەیتەرەی ینی بۆ دەبێ ئەوەندە عەزیەت بدرێم ئەوە خاڵێکیان بۆ مەسەلەی کشت و کاڵ ئێستا لە چوارقوڕنەی لە ئەو سایلۆی چوارقوڕنەی ئەو گەنمەی کە پار وەرگیراوە هەتا ئێستا ئەو گەنمە هەر لەوێدایە نەگواسراوەتەوە ئێستا لەوانەیە 100 سیارە لەوێن دەرسرەی گربێت بە 7 سرەی دەگرێت هەتا وەکو گەنمەکەی لێوەربژیرێت کەەوە کێشەی زۆر گەورەیە بۆ جوتیارەکان بابەتێکی کە لە مەسەلەی کشت و کاڵا لە منتیقەیمە کە زۆر ئەو مشکیلەی تێدا هەیە ئەویش نەبوونی کەرتی تایبەتە لەو بوارەدا کە ئیش بکات یعنی معقول نییە من دوێنێ گەرمی خۆمم فرۆشتەوە بە 510 دینار لە کاتێکدا ساواری تۆشی دەکڕم بە 2000 دینار کیلۆی یان بۆ نمونە حکوومەت دێ بەس باسی گەنم دەکا بابێ لەگەڵەوەشدا بابێ بەشێک لە فاسۆلیان نۆگ نیسک ئەوانەش وەرگێ دووبارە کەرتی تایبەت هان بدا پرۆژە بخاتە بازار بۆی بۆ بەرهێنەرەکان بێن کۆمپانیای لە کیسەنان دروستکەن لە مەوادەکان دانەوێڵەکان لە کیسە بکەن و دووبارە بیخەنەوە بازار
يعني معقولیان من خیاری من چیلۆ 250 دیناری نەکا لە بازاری خیار شۆری تورکی بخۆم. ئەم بەڕاستی ئەوە بە شتێکی ناحەقی دەبینیم. هیوادارم جەنابەت کەرتی تایبەتهان بدەی بۆ بابەتە کە بێن لە بواری کشت و کاڵدا پرۆژەی گەورە بکەن بۆی هەم گەنجام بخەنە سەرکار و هەمیش چیتر ئەمە بەرهەمی بێگانە نەخۆین و بەرهەمی خۆماڵی بخۆین. زۆر سپاس. من هەمیشە خۆم بە خزمەتکار و بچووکی هەمووتان دەزانم و ئەو ئەرکەی لەسەر شانمە بە ئەمانەتەوە وەرم گرتووە و خوا شاهیدە بە ئەمانەتەوەش ئیشەکانم کردووە و بەردەوامیش دەبم لەوەی کە وجدانی خۆم و خوای خۆم و ئێوە لێم ڕازی بم. ئەوە بۆ من گەورەترین سەروەت دەبێت ئەگەر خەڵک لێم ڕازی بێ. بابەتی کشت و کاڵ کە جەنەوە باست کرد یان پێم وایە لەم کابینەیە زیاتر لە هەموو کاتێکی تر گرنگی بە بژانەوەی کەرتی کشت و کاڵ دراوە. ئێستا ئێمە یعنی لەم چەند ساڵە ئێمە توانیمان دەرگای هەناردەکردنی بەروبوومی ناوخۆی جوتیارانی کوردستان بکەینەوە. ئەم شتانە بە شەو ڕۆژێک کۆتایی نایە و ناشتوانین بگەینە و ئامانجا گەورەی کە هەمانە وی بتوانین هەموو دەرگاکان بکەینەوە، بەڵام دەستمان پێی کردووە. لە هەندێک شت بەداخەوە هەموو بەرنامەکانی حکوومەت وەکو خۆی لە هەموو ئاستەکان لە هەموو شوێنەکان جێبەجێ نەکراوە. گلەیەکی زۆر هەیە لە هاوردەکردنی شتی قاچاق یان شتی ماوە بەسەرچوو لە هەندێک سنوورەکە کە داوا دەکرێت ئەو سنوورە کنترۆل بکرێن کێشەی سیاسی دروست دەبێت کە ئەوە نەبێ کاریگەری نەرێنی لەسەر هاوڵاتیەکی خۆشەویستی وەکو جەنابەت دروست دەکا کە کێشە دروست دەبێت لەوەی کە ئایا ئەمە بەرهەمی ناوخۆییە یان بەرهەمێکی هاوردەکراوە کە چۆن تاسیر و کاریگەری دەبێت لەسەرەوە. لە لایەکی ترەوە نرخی گەنم بە شێوەیەکی گشتی لە عێراق و لە هەرێمی کوردستان بە هاوکاری و پاڵپشتی حکوومەتە. یعنی ئەگەر تەماشا بکەیت نرخی گەنم لە وڵاتێکی تر هەرزانترە لەوەی کە لە وڵاتی خۆمان دەکردرێ لێرە بە پشتیوانی ئەو سعرەی کە حکوومەتی عێراق نرخی بۆی داناوە. بەڵام حکوومەتی عێراق ئامادە نەبووە، حکوومەتی فیدرالی هەموو داناوێڵەی کوردستان هەموو گەنمی کوردستان وەربگرێتەوە. ئەم جارە هەرچی هەوڵماندا لە 700,000 تان زیاتر قبولیان نەکرد وەریگرنەوە، گوتیان لەسەر ڕاستی هەموو عێراق و بەرحاڵ بەرنامەیەکی دوور و درێژەوە کارەکانیش زۆرن، من نامەوێت سەرتانی پێشینم، بەڵام ئامادە نەبوو ئەو ڕێژەیە کە لە هەرێمی کوردستان بەرهەمهاتووە هەمووی وەربگرێتەوە. ئەو 700,000 بە نرخی حکوومەت وەردەگیرێتەوە. معنای ئەوە نییە باقیەکەی تر وەرناگرێتەوە یانیش هاوڵاتی جوتیار ناتوانانی بیفرۆشی، بەڵام ئەبێ بە نرخێکی کەمتر چونکە نرخی بازاری ئازاد کەمترە لەوەی بە نرخی حکوومەتە. اینجا ئەمەش بابەتێکە پێویستی بە هەڵوەستەیەکی جدیە. ئێمە دەمانەوێت چی بکەین؟ ئایا بۆ هەموو هاوکاریەکی جوتیار ئەبێ نرخی مەدعومی حکوومەت هەبێ، پاڵپشتی حکوومەت هەبێ، یانیش ئێمە بەرهەمەکانی خۆمان بە جۆرێ زیاد بکەین کە پێویستیمان بەوە نەبێ حکوومەت هەموو جارێ بێ نرخ لەسەردا بنێ، پارە لەسەر بەعکسەوە ببێ بەداهات، ببێ بەداهات بۆ هاوڵاتی، ببێ بەداهات بۆ حکوومەت بە شێوەیەکی گشتی. بۆ ئەو هاوردەکردنی ماوەدی دەرەوە کە دێ ئەوەی بە شێوەیەکی یاساییش دێ، جەنەوە باسی ساوارت کرد یان خیارشورت کرد، ئەمە ئەبێ تعریفەی لەسەردا بدرێ. ئەمە لەگەڵ ئەمەش بابەتێکە ئەبێ لەگەڵ حکوومەتی فدرالی، چونکە کودی گومرکی ئەبێ لەگەڵ حکوومەتی فدرالی ڕێک بخرێ. ئێمە ئەوەندە دەستەڵاتەمان نییە ئازاد بین بە کەیفی خۆمان بین کۆدی گومرکی دابنێن، ئەبێ بگونجێ لەگەڵ ئەو کۆدە گومرکیە کە حکوومەتی عێراق حکوومەتی فدرالی دایناوە. ئێمە لە هەندێک شوێن اتصامی پێ دەکەین، بەڵام لە زۆربەی دەواازەکانی تری عێراقی ئەسڵان اعتراف پێ ناکەن، بۆیە نرخێکی هەرزانتر داخل دەکرێت کە لە ئەنجامدا بەداخەوە جوتیار زەرەرمەندە. ئەمە ئیشێکی زیاتری دەوێت، یعنی ئەوە نیە ئێمە نەزانین، ئاگادارین لەگەڵ وەزارەتە پەیوەنددارەکان قسەی پێویستیشمان کردووە لەسەرەوە و هەوڵیش دەدەن بۆ وردە وردە ڕێکی بخەیت، بەڵام پش و درێژی دەوێت، تۆزی هیمەتی دەوێت. بەداخەوە هەموو کەسیش ملتەزم نەبووە پێەوە، بۆیە
هەندێک جار دەبینی کە جۆرە کێشانە تێدا دروست دەبن. بەڕێ سەرۆکی حکوومەت ئێمە لە دەربەنی خاندا ئانیشین شاری دەربەنی خان جیاوازە لە شارەکانی تری هەرێمی کوردستان. چۆن؟ ئەگەر ئاوەکەمان بگرینەوە ژنوب هاواری لێڵەسی کارەباکەت بکوژێنەوە شارەکانی تر هاواری لێڵەسی یعنی دوو تایبەتمەندی جیاوازمان هەیە. بەڵام لەگەڵ ئەمەیشا 15 ساڵە بەردی بناغەی پرۆژەیەک لە دەربەنی خانە دانەنراوە. ئەمە یەک. دەیان پرۆژەمانە هیوەزارەتی تەندروستیە، هیوەزارەتی پەروەردەیە، هیوەزارەتی ڕۆشنبیریە لە ساڵ 50 تەواو بووە، لە ساڵ 50 10 ساڵە جێراوە ڕۆشتۆ جێبەجێ نەکراوە. بۆیە لە ڕوانگەی دڵسۆزی تۆ داوای ئەکەم ئەم پرۆژانە بخرێتەوە کە لە ساڵ 50 تەواو بووە. بەڕێ سەرۆکی حکوومەت ئەمە کێشەی زۆر بۆ خەڵکی دروست کرد. چەندەها مقاول ئیفلاسی کردووە، چەندەها کێشەی کۆمەڵایەتی بە دوای خۆیان هێناوە. ئەمجا دەربەنی خان حەزەکەم یەک شتی شتێ بدە، ئێمە 20 دقیقە ڕێگەمان هەیە لە تونێلەکەی دەربەنی خان تامیرە دی. خوا ئاگای هەلێ لە ماوەی 3 ساڵە لەوانەیە 1000 کەس لەو ڕێگاتی هاتووبی. لەبەرەوە داوا لە بەڕێز ئەەکەم هەوڵێکی جددیمان بۆ چکە ئەم ڕێگەی ئێمە زۆر ناڕەحەتە. ماڵ هەیە 2 کوڕی تیاچوو، ماڵ هەیە دایک و باوک و 2 مناڵی تیاچوو. یعنی بەڕاستی مەئەساتێکە. ئێمە خۆمان ستافێکی خۆبەخشینە دەربەنی خانە. لە دینی ئیسلامە 5 فەرز نوێژ هەیە، بەڵام بڕوا بکە لا ئێمە 6. 5 فەرزەکەی فەرزێکی کیفایەمانێ بۆ نوێژی جەنازە. یعنی دوێنێکە هاتووی بێرە حادیسەیەک بووە خەڵکی خانەقی بۆ ببێرینە دەربەنی خان بیشۆرین کفنیکەین بە ئیسعافی خێرخوازی خۆمان ڕەوانەی ئەو شارانەی خواروەیەکین. یعنی داوا لە بەڕێز ئەەکەم هیمەتێکمان بۆ بکە ئەم کۆبوونەوە بەڕاستی نیشانی دڵسۆزیتە. ئەگەر داواکارێکەشمان بۆ جێبەجێکەی 2 جار دڵسۆزی ئەنوێنی. ئاومان خراپە وەڵڵاهی بۆ خواردنەوە ناشێخ. بەردی گورچی لە دروست ئەکا، خەڵک تووشی حەساسیەتی پێست بووە، خەڵک یعنی بەڕاستی ئەگەر ئاوڕێ لە شای دەربەنی خان بێتۆ ئێمە زۆر سوپاسی جەناب دەکەین و هیواداریشم داواکارێکەمان بۆ جێبەجێکەی تەنیا لەبەرەوەی ئەوەی کە جەرگ سوتاو بۆ ڕۆیەوە بەس ئەمەی تری بە تووشی جەرگ سوتان و ماڵکاولی نەبی. سپاس کاکەم. زانیم بەداخەوە کە ئەم هەموو کێشە و گرفتانە هەیە. سەرۆکی حکوومەت بەرپرسیارە بەرامبەر بە هەرچی ڕوودەدا، من باسیەوە ناکەم. بەڵام لەموو دەستگای ئیداری دادەندرێ بۆ ئەوەی لە هەر سنوورێک، لە هەر پارێزگایەک، لە هەر شارێک، لە هەر قەزایەک، لە هەر ناوچەیەک ئیشکارەکان بەڕێوەبەر. و ئێمە زۆر احتیمادمان لەسەر دەسەڵاتە خۆماڵیەکان و ناوچەکان بووە بۆ ئەوەی بتوانن بە پیر خزمەتگوزاری خەڵکی خۆمانەوە بێن لە هەر شارێک بێ و ئەم جۆرە گرفتانەی کە ئێوە هەمووتان باستان کردووە دەبووە نەبن. هەندێکی لەوانەیە هۆکار هەبێ ئیمکانیات نەبووە یانیش پێڕە نەگەیشتون یان مهم هەندێک تەبریرات لەوانەیە هەبێ بۆ هەندێکیان، بەڵام نەک هەمووی. اینجا بەداخەوە بەڵام بە حەقە من نامەوێ بەرپرسیارەتی بخەمە سەر دەستهەڵاتی خۆماڵی و ئیدارەی محەلی و کە ئەوان کەمتەرخەم بوو بن بەرامبەر بە ئێوە و بە جێبەجێکردنی ئەم پرۆژانە، بەڵام زیاتر پێداچوونەوە دەکەین و زیاتریش هەوڵ دەدەین لێکۆڵینەوە بکەین لەوەی کە بۆ نەکراوە و چیش دەکرێت. هەرچەندە مەسەلەی موچە ئەمڕۆ بەڕاستی زۆرترین باس و خواستی لەسەرە هەم لە ڕاگەیانەکان و هەم لە ناو خەڵکیش بەڕاستی چکە مەسەلەی موچە پەیوەندی بە بژێی ڕاستەخۆ ژیانی خەڵکە هۆی ئەوە زۆربەی زۆری خەڵکێریمی کوردستانیش بەڕاستی بۆتە موچەخۆر کەواتە ئەم بابەتەکە هێندە باز دەکرێت مەسەلا سەرچاوەی ژیانی خەڵکە. حکوومەتی هەرێم بەرنامەی چییە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە؟ بەڕاستی کە گرفتێکە بۆی ئومێدێک بدەینە فەرمانبەرانی هەرێم کە بەڕاستی ئەم کێشەیە چارەسەر بکرێ و زەمانەتی مەسەلەی وەرگرتنی موچە دابین بکرێ لە هەرێمی کوردستاندا. زۆر سوپاس. زۆر سوپاس. من بە هەندێک شتە بۆ ڕاست بکەمەوە. هەموو فەرمانبەرانی هەرێم موچەخۆر نین. جەناب بۆ خۆت گوتت 1,200,000 موچەخۆر هەمووشی فەرمانبەر نییە. ماڵە شەهیدە، ئەوەی کە زیندانی سیاسیە، پەککەوتەیە، هەموو موچەخۆری هەرێم ئەوەندەیە. بەڵام دانیشتوانی هەرێمی کوردستان نزیکەی 7 ملیۆنە. کەواتە خەڵکێکی ترەیە لە کەرتی تایبەتە بۆ خۆی ئیشەکە،
خاوەن کاری خۆیەتی بەڵام ئەمە نابێتە ڕێگر لە بابەتی موچە و پێدانی موچە چونکە ئێمە گەیشتوینەتە تێگەیشتنێکی هاوبەش لەگەڵ حکوومەتی فدرالی عێراقیش کە موچەکان بەردەوام بن و پێم وایە خەریکە وردە وردە دەکەوێتە سەر ڕێچکە ڕاستەکەی خۆی و ئینشاءالله بابەتی موچە چیتر نابێ بە نوچە و هەواڵی ڕۆژنامە و میدیەکە. سڵاو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر پێ خۆشحاڵم بە دیدنت کە ئەم جارە گەشتینا خزمەتی جەنابەت. پرسیاری من لەسەر ئەوەیە بۆ چوونی جەنابەت لەسەر هەژماری من کە بەڕێز سەلاحەدین بەهادین گوایە لە شوێنێکا وتوێتی گوایە هەژماری من هەمووی فێڵ و تەڵەکەیە. ئایا تۆ چی بۆ چوونێکت هەیە لەسەر ئەم قسەیە و بڕوونکردنەوەیمان بۆ بیت و بڕیارەکەت چییە لەسەر ئەم شێ؟ وەڵامی تۆ چییە بێ بۆ ئەم وەڵامی ئەم برادەرەمان؟ مامۆستا سەلاحەدین جەوڵایی لەوانەیە مامۆستا عەرەبی باشتر تێبگا بۆیە من وەڵامەکەی بایەتێکی قورعان دەدەمەوە. ئینە بەعدە ظەنی ئیثمون، هەندێک گومان گوناحە، پێی وا بفێلکاری هەیە ئەمە گومانێکە خۆی دەیکە کە ڕاست نییە. هەژماری من پرۆژەیەکە پرۆسەیەکە تەنیا و تەنیا بۆ خزمەتی هاوڵاتیان دروست کراوە. ئەوانەی دژایەتی هەژماری من دەکەن یان تێبینی لەسەر هەژماری من دەدەن یا ئەوە لێی نازانێ یا ئەوەیە بۆ مەرەمێکی سیاسی دژایەتی دەکا. هەژماری من نە پرۆژەیەکی شەخسیە نە پرۆژەیەکی حیزبیە، تەنیا شتێکە کە توانای مالی بۆ هاوڵاتی دەگەڕێنێتەوە. ئەو هاوڵاتیە فەرمانبەرەی کە موچە وەردەگرێ تەنیا ئەم جارە لە حکوومەت موچەکەی وەردەگرێ، نە لە بەرپرسێکی سیاسی نە لە بەرپرسێکی عەسکەری نە لە کەسێک کە خۆی بە گەورەتر بزانێ مەجبور نابێ. هاوڵاتی توانای مادی بۆ هاوڵاتی دەگەڕێتەوە. هاوڵاتی ئەوێ بە خاوەنی ئیرادەی خۆی خاوەنی حسابی بانکی خۆی و جگە لەوە چەندین خەدەمات هەیە کە لە هەژماری من بۆ هاوڵاتی پێشکەش دەکرێت و بزانم 19 خەدەماتی جیاواز هەیە کە یەکێک لەوانە وەرگرتنی قەرزە. هاوڵاتی دەتوانێت قەرز وەربگرێ لە بانک و دەتوانێت ئیشکار بۆ خۆی بدۆزیتەوە، لەوانەیە بتوانێت بزنسێک بۆ خۆی ڕێبخا و بە مروری زەمان بتوانێت دواتر پەرە پێ بدا گەورەتری بکە. لە لایەکی ترەوە دەتوانێت وەکو هەموو کەسێک لە دنیای پێشکەوتوو سوود لە خەدەماتی بانکی وەربگرێت. دەتوانێت لە جیاتی ئەوەی بە پارەی کاش تەعامل بکە، بە کرێدێت کار تەعامل بکە، نەک تەنیا لە کوردستان لە دەرەوەی کوردستانیش. یعنی پرۆژەیەکە تەنیا لە خزمەتی هاوڵاتی دەیە. من نازانم بۆ دژایەتی دەکە، ئەوەی دژایەتی دەکە ئەوەی دژی پرۆژەی هەژماری من قسە دەکە باوەڕ بکە یان نازانێت لێی نازانێت یانیش ئەوەیە نایەوێ هاوڵاتی خاوەن بڕیاری خۆی بێ. دەیەوێت دایمەن وەکو حزبی سیاسی هاوڵاتی بەکار بێنێ تۆ ئەبێ ئەوەم بۆ بکەی ئەگینە موچەت نادەمێ ئەبێ لەگەڵ من بێ ئەگینە تەعینت ناکەمە. ئەم جارە ئێمە هاتووین بە هاوڵاتی دەڵێن کەس خاوەنی تۆ نییە، خۆت خاوەنی خۆتیت، خوا خاوەنی تۆیە و خۆت خاوەنی خۆتیت، حکوومەت لە خزمەتی تۆدایە، ئەم پرۆژەیە بۆ تۆیە. ئەچی موچەی خۆت وەردەگری سەری مانگ، هیچ کەسێک نە ڕێگریت لێ دەکا نە دەتوانێت گەورەیت بەسەرا بکە، بەعەکسەوە تۆ ئەبیت بە خاوەنی بڕیاری خۆت و خاوەنی دەسەڵاتی مادی خۆت. بۆیە من داوا دەکەم هاوڵاتیانی خۆشەویست بە پەرۆشەوە ئێوە نەک تەنیا بۆ فەرمانبەرانی حکوومەت بەڵکو هەموو هاوڵاتیەکی ئاسایش دەتوانێت بچێت بەشدار بێت لەوەی کە حسابی بانکی بۆ خۆی بکاتەوە، ببێ بە خاوەن کرێدت کارت و خاوەنی هەژماری من کە بێگومان ئەمە دەتوانێت یارمەتی دەرێکی یەکجار زۆر بێ لەسەر ئاستی شەخصی و لەسەر ئاستی حکوومەتیش دەتوانێت ئەمە بژانەوەیەکی یەکجار گەورەی ئابووری لە هەرێمی کوردستاندا دروست بکە. جنابی کاک مەسرور ئێوارەت باش، ئێوارە باش، خۆشحاڵم کە لەم دیاردا لەگە جەناب تا دانیشین و قسەکەین گفتوگۆکەین. سوپاس بۆ بوێریەکەت کە هاتووی لەگەڵ ئێمە کە لەمە زۆربەی زۆرمان خەڵکی بێلایەنین. ئەوە دیارە بوێری جەنابتە دەستخۆشی لە جەنابەتە کە میوادارم ئەم دیدارانە بەردەوام بن و خۆشحاڵم کە دەبینم جەنابەت لە ڕانیە لە چەمچەماڵ لە هەڵەبجە لە سلێمانی پرۆژە ئەەکەیتەوە بەردی بناغی پرۆژە داری. ئەو ئەسل مێنێکە سەرۆک وەزیرانەکەی من سەرۆک وەزیرانی تەنها هەولێر و دهۆک نییە بەڵکوی هەم کوردستانە.
ئەمە تەحەداکی گەورەیە بە هەموو لایەنە سیاسیەکانی وادارم لە کابینی داهاتووژە بە هەمان بەرنامە و بە هەمان بوێری بەردەوام بێ. ئەمە یەک. دوو، وعدم بە خەڵکی قەڵازە داوە کە لە تۆ وعد وەربگرم کە بێ بۆ قەڵازێک لە داهاتوودا، چونکە هاتی بۆ دەربەندی ڕانە نهاتی بۆ قەڵازێ. ئەوە بەڕاستی بۆیە هیوادارم دەفتەری حسابەکەش دەبێن ئێستاشت بنووسی پرۆژەمان زۆرە شتمان زۆرە. یەکێک لەوانە بخۆت دەزانی ئاسایشی وڵات پابەندە بە ئاسایشی دابینکردنی ئاو. ئێستا ئێمە لە قەڵازێ کێشەی قەیرانی ئاومان نییە لە ئێستادا، بەڵام دروست دەبێت. ئێران بەردەوام ئاوەکە دەگرێتەوە و ئێمە 15 شوێنی باشمانێ بۆ پند و بەنداوی وەسەد و پرۆژەی زۆر تاوانەکرامانەیە لە پشدە بەڕاستی. ئێمە هاچین بۆ هەر شوێنێک هەڵێن جەنابی کاک مەسرور پارەکەی لە ئەو سەرفی ناکە و خەرجی ناکە و بەڵای بەڕاستی ئەی نازەمانی ئێستا بێ بەڕاستی مە بزانین ئایا جەنابەتی یاخود شتەکە یان جەنابنی وانی ئەمە بەڕاستی بە خەڵکی کوردستان بێ ڕوون بێتەوە. ئێمە لە هەر دایرەیەک ئێمە ڕخ ناگرین، چالاکوانی مەدەنی مامۆستاین باشەڵی بۆ ئەو پرۆژان ناکرێن. ئەڵێ کاکە وڵا کاک مەسرور پارەکەی لە ئەو حساب بۆ منتیقی سلێمانی و ڕاپەڕین و گەربان ناکات. دا بۆی بەڕاستی داوا لە جەناب دەکەم چاوکرد لە قەڵازێ بێت، قەڵازێ بە تاواتی پێشگوێ خراوە و بەڕا ئێمە چەندین پرۆژەی تاوانەکراومان هەیە، بەڵام بەداخەوە هاتی بۆ دەربەند ئاوایە کرد لە قەڵازی نەکرد. هیوادارم سەفەری داهاتوت بۆ قەڵازێ بێت و دەی وعدیشم پێ بدرێ سە بێشی نووسی بە خەڵکی قەڵازێ بچکا گەڕێمەوە من پێم وتون وعد وەرەگرم جەنابی سەرۆک وەزیران کە بێ بۆ قەڵازێ. تەواو؟ وڵا جاکە بینوسی تەواو نەشنووسی ئەینووسم بەس. جەنابی سەرۆک وەزیران، هیوادارین سەرۆک وەزیرانی هەموو کوردستان بی. کاکە زۆر سپاس. ئەوە گرینگە. من بەخۆم نە بە سەرۆک وەزیران دانێم نە بە گەورە دانێم، من برا بچووکی هەمووتانم، خزمەتکاری هەمووتانیش. بەڵام یەک شت ڕێگە نادەم پێم بڵێن تۆ تەنیا هی ئەم شوێنەیت ینی ئەم دەڤەرەیت. هەموو کوردستان بۆ من ماڵی منە، سلەیمانی بێ، هەڵەبجە بێ، قەڵاتزێ بێ، دۆک بێ، ئەولێر بێ. اینجا هەر کەسێک بیەوێ بڵێ فلانە کەس نازانم فلان بەرپرسی فلان شوێنە یان خزمەتکاری فلان شتیوان نییە. بۆ من هەموو کوردستان وەکو یەک وایە، لەبەرەوە دڵنیابە لەوەی کە هەر ئەوەی پێشم نەکرا بێ یان نەمکرد بێ دیارە هۆکاری تر هەبووە کە ڕێگر بووە. ئەگینە من خۆم بە هیچ جۆرێک نامەوێ خۆم بچوو بکەمەوە، خۆم بچوو بکەمەوە بە سنوورێکی جوگرافی بچوو کراو. من خۆم بە هەموو کوردستان بەی خۆمەزانم. چۆن بێم ئێستا بێم ماڵێکی وا گەورەم هەبێ بۆ بێم بە نیوەی ڕازی بم؟ بە نیوەی ڕازی نابم. من هەموو کوردستانم دەمێ خزمەتی هەموو کوردستان بکەم. لەوە دڵنیابە. بۆ قەڵاتزێش هەر بۆ معلوماتی جەنابەت وەختی خۆی لە ڕاپەڕین من بە پێ هاتم، بە پێ هاتین یەکەم جاریش هاتینە قەڵاتزێ لە کاتی ڕاپەڕین لەگەڵ جەنابی سەرۆک بە پێ هاتینە قەڵاتزێ و لەو وەختە هاتین بۆ ڕانیا و اینجا هاتین بۆ شوێنەکانی تر و هەر وەختێک بۆم ڕێبکەوێ دێم بۆ قەڵاتزێ. ئەگەر نەشاتبین داوای لێبوردن نەکەم، دیارە هەڵ نەکەوتووە، ڕێک نەکەوتووە، ئیش و کاریش یەکجار زۆرە، کوردستانیش ماشەڵڵا فراوانە. بەڵام ئینشاڵڵا ڕێک بکەوێ حەزم لێیە بێم ئینشاڵڵا سەردام بکەم بەسەر چاو. سڵاوتان لێبێ بەخێراتنی بەڕێز دەکەم بۆ ئێرە یاخوا بەخێر بێ سەر چاو. پرسیاری من سەبارەت بە پەروەردەیە وەکو ڕاهێنەرێکی پەروەردەی لە بواری پەروەردە و خوێندنە پرسیارەکەم. من بیرمە کاتێ من مناڵ بووم ئەوەی لای باوکم گرنگ بوو ئەو بوو کە کەی خوێندن بکرێتەوە و ئێمە بچین بۆ خوێندنگە. ئێستا ئەوەی لای گەورەکان گرنگە ئەوەیەکی چۆن بتوانن پارویەک نان پایاکەن تا مناڵەکانیان گەورەکەن. یعنی بەداخەوە چەند ساڵێک پێش ئێستا پرۆسەی خوێندن گرنگیەکی زۆر جوانی هەبوو کەچی ئێستام گرنگی نەماوە و هەروەها ئەم ساڵی پار ئەم 4-5 مانگەی کە بایکۆت کرا ئەو ناخۆشیانەی کە تووشی خوێندن بوو وای کرد کە مامۆستایان بەبێ زەردەخانە بگەڕێنەوە بۆ قوتابخانە. ئایا بەڕێزت بۆ ئەم ساڵ مژدانی ئەوە ئەی بە مامۆستایان کە بتوانن بە دڵێکی خۆشەوە و بە هەنگاوێکی تازەوە بگەڕێنەوە بۆ پرۆسەی خوێندن، چونکە لە هەر وڵاتێک ئەگەر پرۆسەی خوێندن نەبێ پێم وابێ تر هیچ شتێکی تر بوونی نابێ. دەست خۆش بێ. سوپاس. زۆر سپاس. خوێندن پەروەردەکردن لە هەر کۆمەڵگەیەک ئەگەر پەکی کەوت دوا کەوت کۆمەڵگەکە بە تەواوەتی دواکەوێت. وەیە هیچ شتێک شوێنی پەروەردە خوێندن ناگرێتەوە
و هیوادارم ئەگەر حتا لایەنە سیاسیەکانیش یاری بە چارەنووسی خەڵکەکە بکەن ئەبێ مامۆستاکان زۆر لەوە بەرزتر بن کە بێن خوێندن و پەروەردەکردنی نەوەی داهاتووی وڵاتەکەیان کەنە قوربانی ململانی سیاسی. هیوادارم ئەمە قەت ڕوو نەدا، حکوومەت ئەوەی پێی بکرێ بۆ ئەوەی زیاتر خزمەتی مامۆستایان بکە، کەرتی پەروەردە بکە، خوێندن بکە، درێغی ناکە. هەندێک شت لەوانەیە لە دەسەڵاتی حکوومەت نەبوو بێت وەکو پێویست بە ئیمکانیاتی بەردەستیان نەبێتن کە یارمەتی ئەو کەرتە بدەن، بەڵام بێگومان ئێمە هەرچیەکمان پێ بکرێ بۆ ئەوەی گرنگی بە کەرتی پەروەردە و خوێندن بدەین دەیکەین و هیوادارم مامۆستاکانیش، چکە مامۆستا ئەو کەسەیە کە قوتابی یان مناڵێکی چاوگەش دەیبینێت ڕووی تێدەکا. ئەمە ئەبێ بە سیمبۆل بۆ داهاتووی، بۆ ژیانی، بۆ چۆنیەتی ڕەفتار و کردارەکانی داهاتووی. بۆیە مامۆستا بە هەر جۆرێک بێ ئەگەر ئەبێ وا بکە کە قوتابی چەند شتێک تێیدا قەت نەفەوتێ. یەک خۆشەویستی بۆ وڵات، ئومێد، پێویستە هەمیشە بڕوای بەوە بێ کە داهاتوویەکی ڕووناک و گەشی هەیە، ئەبێ بڕوای بەوە بێ کە دەتوانی خۆی پێ بگەینی، چونکە پێگەیاندنی ئەو قوتابیە دەتوانی ئەم کێشە و گرفتانەیە کە ئێستاش لەوانەیە هەندێک دەیبینی مەسەلەی کێشەی ئابووریە یان کێشەی سیاسیە، هەندێکی لەوانەیە لە ئەو فەراغە هەبوو بێ کە لە کاتی پەروەردە و خوێندندا لە سەردەمێکە هەبووە. ئەگەر ئەمانە پڕ بکرێتەوە زۆربەی کێشەکانی تر چارە سەردەمن. لەبەرەوە من دەزانم چەند گرنگە گرنگیدان بە کەرتی پەروەردە، بە خوێندن، بە بژێوی ژیانی مامۆستایان. ئەو مامۆستا بە ڕێزانەی کە بایکۆتیان کرد، من باوەڕ ناکەم هەمویان هاوڕا بوو بن، هەندێکیان لەوانەیە لەگەڵ ژمارەیەکی تر کەوتن، بەڵام کارێکی باش نەبوو. هیوادارم مامۆستان ئەم کارە دووبارە نەکەنەوە و زیاتر بگەڕێنەوە بۆ قوتابخانە و گرنگی بە پەروەردەکردنی مناڵان و قوتابیەکان بدەن و دڵنیابن لەوەی کە حکوومەت لەگەڵیانە، پشتیوانیانە، پاڵپشتیانە و قەتیش مافەکانیان نافەوتێ. پێشتریش من ئەم قسەیەم کرد، 5 مانگ بایکۆتکردن، 5 مانگ تەمەنی قوتابی و خوێندنی قوتابی دەفەوتێ، بەڵام موچەیە و مامۆستا نافەوتێ، هەر ئەدرێتەوە. ئەیکێ قەرەبۆی ئەو 5 مانگە ئەکاتەوە. بۆیە من داوام لە مامۆستانی بەڕێز و خۆشەویستەوەیە قەت ئەمە نەکەن، بایکۆتی قوتابخانە نەکەن، بابەتی سیاسی و ململانەی سیاسی نێنە ناو کەرتی پەروەردە و خوێندن، بە تایبەتی با قوتابیانی ئێمە زیاتر بیر لەوە بکەنەوە کە داهاتوویەکی گەشت چاوەڕێیان دەکەم. پرسیارێکی جیاواز لە ئەو بەڕێزانە. پرسیاری من ئەوەیە کە بەداخەوە دوای ڕوخانی ڕژێمی بەعس ئەو دەسەڵاتە ئێستا لە بەغدا حکوم دەکات، بە نەقەست دەیهەوێت هەرێمی کوردستان سەرقاڵ تەنها سەرقاڵکە بە هاتن و نەهاتنی موچەوە و قەزیە گەورەکە لەبیر خەڵکی کوردستان و لەبیر دانیشتوانی خەڵکی کوردستان بباتەوە. یەک لەوانە کێشەی ناچەدابڕاوەکانە کە لە کابینەی بەڕێزتان کابینەینەوە یەکە لە کارەکانی کارە ئەولەوێتیەکان لە پێشینەکانی کابینەی بەڕێزتان. ئایا کابینەی نوێی حکوومەتی کوردستان چه هەنگاوی دەکرێت دەبەر بۆ ڕاوەستاندنی ئەو دیاردێ و زیاتر کورد نەبێتە کەمینە لەو ناوچانە؟ زۆر سپاس بۆ جەنابەت. زۆر سپاسیش بۆ ئەو پرسیارە، چونکە بەڕاستی ئەمە پرسیارێکی جەوهەریە و خۆزگا هەمومان زیاتر بیرمان لە ئەم جۆرە کێشانەمان بکردایەوە. ڕاستە بابەتی موچە کرا بە بابەتێک بۆ ئەوەی کێشە گەورەکان لە بیرمان بچێتنەوە، یعنی لە بیرمان بەرنەوە. بابەتی کێش ئەوە ناوچە دابڕێنراوەکان یەکێکە لەو شوێنانەیە کە تاکو ئێستاش سیاسەتی تعریبە، گۆڕانکاری دیموگرافیە، هەرچی ناوی لێدەنەی بەردەوامە. ئەوەی ئێمە توانیمانە بیکەین بە هیچ جۆرێک دانمان بە هیچ گۆڕانکاریەک نەنەوە ئامادەش نین و ناژبین کە شتێک لەسەر ئێمە فەرز بکرێت جگە لەوەی کە بە شێوازی لە مادەی 140 دەستور داهاتووە چارەسەری ئەم ناوچانە بکرێت. لە زۆر شوێن حتا هەوڵی ئەوە دراوە کە بێن تەعەدا بکەن، ڕێگیری کراوە
خو ئەگەر جەنابەت ئاماژەت بە هەندێک ڕووداودا ئەگەر پێیان بکرابە لەوانەیە هەر هەموو کوردستانیش ئێستا لە ژێر دەستەڵاتیەوەندا بووە بەڵام ئێمە قبولی ناکەین بە هیچ جۆرێک قبولی ناکەین یەک بستی هەرێمی کوردستانیش بە تەعەدا و بە زۆر لە دەست کوردستان بچی. بەخێراتن تەکەم جەنابی سەرۆک. سپاس. پێم خۆشە ئاوا لە نزیکەوە و حەزیشەکەم ئەمە چەند بارە بێتەوە چونکە ئێمە وەکو خەڵکی سلێمانی بەڕاستی هەست دەکەین تۆسێ پەراوێز خراوین هۆکارەکەشی ئایا لەلایەن خودی حکومەتە یاخود لەلایەن ئەو دەسەڵاتەیە کە لە سلێمانی هەیە و من وەکو مامۆستایەک کە دەرس بە قوتابیان ئەڵێ مەوانەی لە قوتابخانەم بەڕاستی ئەم مەسەلەی بایکۆتە زۆر تەسیری کرد بۆ سەر هەم قوتابی و هەم مامۆستاش. هیوادارم ئینشەڵا جەناب لە نزیکەوانێ داواکارەکانی مامۆستا و لەگەڵ هەموو چین و تۆژەکانە کۆبیتەوە بۆ ئەوەی لە داواکاری و شتەکانیان بکۆڵیتەوە چونکە هەر ناکرێ ئاواهی بە سەدحەیەک و چەند شتێک چونکە داواکارەکان زۆرە ئەف و پرسیارەکانیشم تێکەڵ کرد چونکە زۆربەی ئەو شتانەی کە ئەویست بڵێم ئەمان وتبیان بەنسبەت پرۆگرامەوانێ و هی قوتابخانەکانەوانێ ئێستا ئاستی سەقافی زۆر گۆڕاوە هی قوتابی یعنی ئەو منهەجانەی کە دانراوە لە ئاستی چۆنەڕی مامۆستاکە پێویستی بە پەروەردەیەکی زیاتر هەیە پێویستی بە دەوەربینینێکێ هەتاکو بتوانێت زیاتر دەرس بڵێتەوە چونکە مناڵی ئێستا ماشەڵڵا یعنی زۆر چاوکراوان و بەبوونی ئەم سۆشیال میدیا و ئەم مۆبایل شتۆ کە هەیەە اینجا ئەم مامۆستایانش چۆن ئەڵێ تەمەنێک پێشووتر بووە ئاها لە پرۆگرامی تازەیە پێویستە چۆنەڵی ڕەچاوی ئەوە بکرێ ئیتر هەر ئەوە بوو سپاس دەکەم و خۆشحاڵ بووم لە نزیکەوە بینیم. زۆر سپاس. بەڕاستی مامۆستا ئینسانی بەڕێزن و ئینسانی تێگەیشتوون بۆیە پێیان دەڵێن مامۆستا. ئەگەر ئێمەش هەڵا بکەین ئەوێ مامۆستا ڕاستی کاتەوە. یەک شت من پێم ناخۆشە مامۆستا بە کردداری خۆی قوتابی فێر بکە تەسلیم بێت بایکۆت بکە واز بێنێ قوتابی لەو تەمەنە فێری وازهێنان بێ فێری تەسلیم بوون بێ ئەبێ کە گەورە بێ چۆن پەروەردە بکرێ هەرچی بێ مامۆستا نابێ ئەو ڕێگەیە بدام قوتابی وا پەروەردە بکرێ مەعاناتیشی هەبێ کێشە من ناڵێم من لەگەڵ مەعاناتی مامۆستام و ئەبێ بۆیان چارەسەر بکەین حتما بە دوای دادەچین حتما هەوڵی چارەسەرکردنی کێشەکانیشیان دەدەین بەڵام ئەبێ پشویان لە ئێمەش درێژتر بێ ئەبێ زۆر لە ئێمە شارەزاتر و عاقلتر بن چونکە ئەوان نەوەیەک پەروەردە دەکەن ئێمە خزمەت دەکەین ئەوان پەروەردە دەکەن دوو ئەرکی زۆر جیاواز ئەرکی ئەوان زۆر لە ئێمە پیرۆسترە ناکرێ مامۆستا بەو چاوە سەیری خۆی بکە ئێمە زۆر بەرزتر سەیری مامۆستا دەکەین ئەبێ مامۆستا ئەو ئەرکە زۆر بە ئەمانەتەوە وەربگرێت اینجا ئەوەی ئێمە بتوانین بیکەین دەیکەین بەڵام ئەبێ مامۆستاش زۆر لەوە زیاتر بیرکردنێکی فراوانتری هەبێ. زۆر بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێم بە خێراتنی گەرم دەکەن بۆم سنوورە ئەوە هیوادارین ئەم جۆرە بینینانە بەردەوام بین. ئێمە وەکو دانیشتوانی شاری دەربەنیخان بەڕاستی ئەوەی قاڵبووی مەیدانی خەبات بێ لە سنووری دەربەنیخان تێگەشتووە دەیان و ئەتوانم بڵێم 60-70 ساڵ هەر لەژێر زوڵم و زۆری نێرەکان بوو بەڵام ئێستا دوو شتی زۆر گرنگ هەیە کە زۆر سەیرە باسیەکەین لە شارەکانی تریا لە هەر کەسێک یەکەم ئاو دووهەم کارەبا ئێمە خاوەنی دوو دەریاچەین بەڵام ناتوانین جلو بەرگەکانان بە ئاوی دەریاچەکان شۆرین ئاوی خواردنەوە ئەوە هەر هیچ بۆ بەکارهێنان هەر بە هیچ شێوەیە نابێ وەکو لە مناڵیان پیانەوەتین ئاو ئەبێ بێتامی بێبۆنی بێڕەنگ بێ بەڵام بە دڵنیای ئێستا تامی هەیە ڕەنگی هەیە بۆنیشی هەیە ئاوی دەربەنیخان یعنی زۆر بە پێچەوانەی ئەوەی کە تەندروستیە زۆر بە پێچوانەی تەندروستیە ئەوە یەک دوو خاوەنی وێزگەیەکی کارۆمایی لە دەربەنیخان کە پێک هاتووە لە 3 تۆر بین لە ڕۆژە سەختەکانە وەکو خەڵکی شاری دەربەنیخان توانیمان بیپارێزین ئەو وێزگەیە ئەو کاتە تەبعاً سەرەتای دروستبوونی حکوومەتی هەرێم و بەرەی کوردستانی ئەوانە هەر وەکو خەڵکی شاری دەربەنیخان توانیمان بیپارێزین ئەرکەکەمان کردە سەرخۆان و چەند جارێکیش ڕەنگە معلومی بەڕێستان بێ تووشی تێکچوونەوانە بوو هەر لە سەردەستی کارمەندەکانی ئەوێ بەخوا بەخشانە دروست کرایە و سپاس بۆخوا
کەوتەوە گەڕ بەڵام ئێستا ئێمە وەکو خەڵکی شاری دەربەنیخان کەمترین کارەبامان پێدرێ بۆیە داوا لە بەڕێستانەکەم تکایە ئەوەندەمان باس کردووە ئێستا من خۆم نازانم وەکو بێ ئەمەلیش باسێکم ببورە لێم ئەم قساکەم بەڵام هیوادارم بەدەستی پڕ و بە جوابێکی باشەوە بمان گەڕێنەوە بۆ شاری دەربەنیخان زۆر زۆر سپاس. بابەتی کارەبا بابەتێکی گشتیە ینی لە هەموو کوردستان کارەبا بەداخەوە کەمە ئەویش هۆکاری زۆرە یەک ڕەغبەت لەسەر بەکارهێنانی کارەبا یەکجار زۆر بووە. من بیرمە لە سەرەتای ڕاپەڕین وابزانم ئەو وەختە تقریبا 350 مێگاوات کارەبا لە هەردوو بەنداوی دوکان و دەربەندیخان هەبوو هیچ سەرچاوێکی تری کارەبا نەبوو و دانیشتوانی کوردستان ئەو وەختە 3.5 ملیۆن شتێکی وە ئێستا بووین بە 2 بەرابەر بە 7 ملیۆن بەڵام داهاتی کارەبای ئێمە ینی بەرهەمێنانی کارەبای ئێمە لە 350 مێگاوات ئێستا بووە بە 3500 مێگاوات یعنی هەرچەندە ئێمە لە ڕووی دانیشتوان 2 بەرابەر بووین بەڵام بەرهەمێنانی کارەبا 10 بەرابەر زیادی کردووە اینجا بەش ناکە بۆ چکە هەم خەڵک زیاتر کارەبا بەکاردێنی پێداویستی بۆ بە کارەبا زیاتر بووە کارگە زیاتر بووە وژێوی ژیانی خەڵک باشتر بووە ئەمە هەمووی یعنی من ناڵێم وەزی ئێمە زۆر باشە چکە دەبووە 24 ساعت کارەبامان هەبێ بەداخەوە ئەمە بە مروری زەمان ئەمە نەمانتوانی وەکو پێویست ئیستیفادە لە ئەو سەرچاوە سروشتیانە بکەین بۆ دابینکردنی کارەبا بەڵام بەرنامەمان هەیە بەرنامانە من نامەوێ ینی وەخت دابنێم بڵێم تا ئەو وەختە بەڵام زۆر زۆر ئومێدم هەیە کە لە وەختێکی نێزیکە ئینشاءالله ئێمە بتوانین کارەبای 24 ساعتی بۆ هەموو کوردستان دابین بکەین نەک تەنیا بۆ دەربەندیخان بەڵام بەڵێنی کاتەکە نادەم چکە خەریکە ئیشی لەسەر دەکرێتەوە و زیاتر دڵنیا دەبی هیاوەکەش بەسەر چاو حتمان بە دوواداچوونی بۆ نازانم بۆچی ئەم هەموو جودانە یا ئەم کارانەی جەنابتانێکن بەڵام سەربارەوە لە هەنە سیاسەکان لە جەنابتان ڕازی نین مەرغوب نین لە ئێوان هیوادارم وان نەبێ بەڵام هەموو کەس بەرژەوەندی هەیە من بەرژەوەندی خەڵکم خستوتە سەر بەرژەوەندی لە هەنە سیاسیەکە وە شانازیش پێوە دەکەم بەردەوامیش دەبم ئەوەی بۆ من جێی شانازیە خزمەتکردنی ئێوەیە لانی سیاسی لێم ڕازی بی لەسەر ئەوە زۆر سپاسیان دەکەم لێشم ناڕازی بی کەیفی خۆیان ئێمەش هیوادارین ئیتر بەبێ بە جێگای باوەڕی خەڵک زۆر سپاس من سەدیق تەگەرانیم لە دەڤەری شارباژێر ڕەوە هاتووم بەخێراتی بەڕێز دەکەین بۆ دەفەرەکەمان ئێمە کێشەمان زۆرە لە ناوچەی شارباژێر یەکێک لەوانە بەنداومان نییە و وشکە ساڵیش خەریکە ڕوومانتی ئەکات زۆرمان لە چەم هەیە چەم و ڕووباریشمان هەیە بەڵام بەنداوێکمان دروست کرا لە زەلان بەنداوەکە بە نیوە ناچڵ بەجێ ئەنێشتۆ ڕۆشتون دوو بەنداویکە هەیە لە سنووری کونەماسی و ئەوانە دیساین و هەموو شتێکی بۆ تەواو بووە بەڵام نایەتە جێبەجێکردنەوە داوا لە بەڕێز دەکەین بە زووترین کات ئەو بەنداوانەمان بۆ جێبەجێ بکەین خاڵێکی تر ڕێگای سلێمانی بۆ چواردە هەر جادە کۆنەکەی ساڵی 1970 لە زمانی ڕژێمی فەوتاوە کە دروستی کردووە هەتا ئێستا ئەو جادەیە مەرگی زۆر لێیە بە تایبەت باخ و فێلاوشتی زۆر زۆری لێ بە ڕۆژانی جومعان و عوتڵان هیچ کەسێ ناتوانێت ئەگەر مردوشی بێ بە سلێمانی ئیسعافەکان ئەچنەوە قەیوان وەچنەوە عربەت دیێنەوە بە سلێمانی داوا لە بەڕێزیش دەکەین ئەومان بۆ جێبەجێگەی زۆر سپاس دەکەین یەک پرسیاری چکۆلەی تریشم هەیە لەبارەی جەنابتەوە تەندروست بڵین لە جۆری موزیکا چۆنیت لە جۆری گۆرانی بێژەکانە کۆنەکانە وەکو بەڕێز مامۆسا حەسەن زیرەک گوێی لێ ئەگریت زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس گومان نەبێ ئەمە زۆر لەگەڵەوەین بەندا و لە سەراسەری کوردستان دروست بکرێ بەندا و هەندێک جار جوگرافیای منتیقەکە تۆپۆگرافی ناوچەکە تحکم بەوەدا دەکا کە بەندا و لەکوێ دروست بکرێ ئەبێ ئاو هەبێ یان ئاوی بارانە کۆ بکرێتەوە ئێمە هەوڵێکی زۆرمان داوە چەندین بەنداوی مامناوەند و بچووک و پۆند و ئەوانە لە سەراسەری کوردستان دروست بکەین زۆریش دروست کراوە
و زۆریش لە بەرنامەدایە دروست بکرێ. چوار بەنداوی گەورەش هەیە کە ئەوەش لە بەرنامەدایە لەگەڵ حکوومەتی فدرالیش هەوڵی ئەومان داواون بتوانن تەمویلی بکەن بۆ چکە کولفەیەکی زۆری دەوێ بۆ دروستکردنی چوار بەنداوی تر لە کوردستان لە دهۆک و هەولێر و سلەیمانیش. جا لەم دروستکردنی ئەم بەندە و پۆندانە هەندێکی لەوانەیە مەحەلی بێ، وەرزی بێ، بچووک بێ، بەڵام هەر دیسان ئیسیفادەی زۆرە چونکە دەکرێت یارمەتیاوی ژێرزەوی بدا بۆ کشتتوکاڵی بەکار بێ، هەندێک جار بۆ گەشت و گوزاری بەکار بێ. لەوە دڵنیا بە جەنابە خۆم زیاتر لە هەموو کەسێک پەرۆشی ئەوام کە تاکو ئێمە بتوانین سوود لە ئاوی سەرزەوی وەربگرین و ئەو بەنداوانە دروست بکەین، لەوە دڵنیا بە. ڕێگە و بانەکانیش ئینشاءڵڵا هەوڵ دەدەین، ئەمە زۆری دەگەڕێتەوە سەر و ئیمکانیاتانەی بەردەستە لە لای حکوومەتەوە لەلایەکەوە با ئێمە موچەکان تەواوکەین بتوانین تۆزێ بژاناو بە ئابووری خۆمان بدەین. ئەو شتەی بەردەستە هەمووی دەخینەوە خزمەتیەوە لە ڕێگە و بانە، لە نەخۆشخانەیە، لە قوتابخانەیە، هەمووی هەر بۆ ئێوە سەرفەکەینەوە ئینشاءڵڵا. مۆزیقا بەخوا خۆم هیچی لێ نازانم، بەڵام حەزم لێیە گوێی لێ بگرم. یعنی باڵێ هەرێوەڵە گوێی لێ دەگرم، زۆر گوێی لێ دەگرم، زۆریش حەزم لێیە. لە گۆرانی بێژەکانیش هیکۆن و نوێش زۆرن کە حەزم لێیانە و دەنگیان خۆشە و هەر لەحنی کوردی زۆر حەزم لێیە. جەنابەت لێ ئەزانێت لە مۆسیقا؟ تۆش هەر گوێی لێ ئەگری وە کۆیەکی مادەمە. ڕۆڵی خوێندن چیە لە کوردستان بەبێ بوونی دامەزراندن؟ فەقیرمان زۆرە. کێشەی سەرەکیش موچەیە. بەڕاستی ڕۆژانە کۆرۆنا لە ناومانایە، ڕۆژانە ڤایرۆس لە ناومانایە. ڕێژەی تەلاق لە 15 زیادی کردووە، ڕێژەی زەواج لە 19 کەمی کردووە. کەس لە سەر و یاساوە نییە، بۆچی ناتوانین ئەو دروشمە وەکو واقعەیەکی جێبەجێکار بەسەر هەر تاکێکدا لە ناو دادگاکان جێبەجێ بکرێت بەبێ جیاوازی ڕەگەز و ئاین و پلەپایی یاخود ئایدۆلۆژیا ئیسبی. پرسیارەکە زۆر بەجێە، زۆریش بە جورئەتی کەم پرسیارات کرد، دەستخۆشی لێ دەکەم.